لە درێژەی یاریەکانی خولی پلەیەکی کوردستان لە هەفتەی 11 خولەکەدا یانەی ڕانیە میوانداری یانەی کۆی کردو توانی لە ناو یاریگا و هاندەرانیدا دوو بێت یاریەکە بباتەوە. لا جێم یەکەمدا هەرزوو ڕانیە دەست پێشخەری کردو سامان بۆرهان گۆڵێکی تۆمار کردو ڕانیای پێشخست ڕانیە بەوە نەوەستا دواتر گۆڵێکی تری لە ڕێگای حسێن محەممەدەوە تۆمار کرد. لە جێمی دووەمدا هەردوو لاهێریشیان دەبردە سەر گۆڵی یەکتر خۆیە گۆڵێکی تۆمار کرد بەڵام سوودی نەبوو. یاریەکە تا کۆتایی بەم شێوە مایەوەی ڕانیە سەرکەوت. سپاس بۆ خوای گەورە بارزروفی یاریەکە زروفێکی تایبەتی هەبوو. ئێمە لە تایمی یەکەمدا یاریی باشمان پێشکەش کرد بەڵام لە گەیمی دووەمدا لە ئاستی ئێمەدا نەبوون و ئەو پلانێک کە ئێمەش دامان نابوو نەتوانراوەکو پێویست جێبەکرێت. هیوادارم لە یاریەکانی داهاتوودا بتوانین هەم بە ئاستی باشتر هەم بە ئەنجامی باشتری بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. سوپاس بۆ ئامادەبوونی هاندەران و پیرۆزە لە هاندەرانیش. سپاس بۆ خوا سپاس بۆ هاندەرە خۆشەویستانەکە ئەوڕۆ توانیمان لە سعی خۆمان لە یاریگای خۆماندا کە توانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. سپاس بۆ هەموو لایەکی. لە دوای یاریەکە یاریزانانی یانەی کۆیە پیرۆزبایی لە یانەی ڕانیە دەکەن و پێیان وایە بە ئاست و ئەنجام ڕانیە شایستەی بردنەوە بوو. دەژڵێن بۆ یاریەکانی تر باشتر خۆیان ئامادە دەکەن. باسی ئەو یاری ئەوان جێمی یەکەم یعنی دوو فرسایان بۆ ڕێکەوت هەردووکیان گۆڵیان تۆمار کرد. ئێمە فرسەمان بۆ ڕێکەوت بەڵام گۆڵمان نەکرد. ئیتر دەستخۆشیان لێ دەکەم باشترین یاریان کرد بە ئاست و ئەنجام پیرۆزیان بێ دەستخۆشیان لێ دەکەم. ڕانیە ئەم ساڵ لە خولی پلەیەکی کوردستان ئاستێکی باشی تۆمار کردووە. سەرجەم یاریەکانی لە یاریگای ئازادەڕەش تایبەت بەیانەکەی پاڵپش بە هاندەرانی بردووەتەوە. بەم ئەنجامەی ئەمڕۆژ یانەی ڕانیە توانی کۆی خاڵەکانی بەرز بکاتەوە بۆ 21 خاڵ و سەر بکەوێت بۆ پلەی یەکەمی کۆمەڵەکەی لە هەفتەی 11 خولی پلەیەکی کوردستان و یانەی کۆیش بەم شکستە لە شوێنی خۆی مایەوە و بە 5 خاڵەوە گەڕایەوە کۆیە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.